کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتی بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێمی کوردستان و ئەو کاسبکارانەی کە لە بازارەکانی سەوزە و میوە لە نێو هەرێمی کوردستان کار دەکەن. ئەم کاسبکارە هاوار دەکات باینجان بە چەندە؟ 300 دینار، بەڵام بازاری نییە. پرسیاری ئەوە دەکەن سەوزە 15 دانەی بازار نییە. پرسیاری ئەوە دەکەن پلانی وەزارەتی کوشتتوکاڵ چییە بۆ ئەوەی قیمەتی بەرهەمی خۆمانی بەرز بکاتەوە؟ خیار، تەماتە، پیاز، پەتاتە چەندین بەرهەمی خۆمانە کە ئێستا لەم بازارەیە، بەڵام بازارێکی ئەو تۆی نییە و لە دەرەوەش کەس بەرهەمی خۆمانە ناکرێت. دەمانەوێت بزانین گرفتەکانیان چیە و چارەسەرەکانیش بە چ شێوەیەک دەبێت. چەند ساڵ ئێوە کەسابەتی دەکەن؟ ئەمە لەکوای زۆری تقریبا دەدواتن. چەند ساڵە کارەی دەکەی ئەو کارەی؟ هەر بەعادم ئیش و کارم کاساباتیە. باشە تو لێرم بە منت گوتت کاکە ڕستی خۆمانە لە ئاوێ دەکەن. بەێ لە ئاوێ دەکەن. کو لە ئاوێ دەکەن؟ لە ئاوێ دەکەن. ئەوە دەبڕۆ کیلۆ تەماتە بەسەندیا. کیلۆ تەماتە بە 125 دینار تەماتی دەرەدەیەک. خیار بە 150 دینار بە 100 دینار. باشە تەماتەی دەرێ بە چەندە؟ علاقەی خیاری دەکردی بە 500 دیناری. ئی خۆمان؟ ئی خۆمان. هەدی ئی بێگانە؟ ئی دەماری بێگانەی بڕۆ علاقەی دەکردی بە خۆیان پێشیان دەستکردی بە 15 دەداری علاقەی. ئێستا بە بیتیا. یانەوە زەرەرە لۆ جوتیاری خۆ. کاکە با دەرێک بکەنەوە خۆمەجان دەکات. دەرێ بگرنەوە. ئەدی. بەڕایی تو بۆ نایگرنەوە؟ ئێستا وەزیر تەوقیع دەکات دەڵێن چوزانم وەزارەت دەڵێ دەبی وەچی کەش هەردێ. وەچی کەش هەردێ تەمە دەبی سەبەبەکی هەبی بێ. دەبی سەبەبەکە بێ. دەبی سەبەبەکە بێ. ئەو سەبەب چییە؟ ئەمن میان ئەتووی. بەڵێ. ئەمن میان ئەتۆ زەبدان چیانمان ئەتوێنم باردەستیان باردەست. دەبی بەرهەمی دەرەوە نێ. دەبی نێ. باشە بەرهەمی دەرەوە زۆرە بێگانە؟ بەرهەمی دەرەوە خۆ بەرهەمی دەرەوە ئەگەر لە بەرهەمی دەرەوە نێ ئی خۆمە لە کاتی نییە ئی خۆمان بەدەست ناکەوی لێ دەرم بەش ناکەوە وایە؟ بەخۆ بەرێوەڵە بەش دەکا بەرهەمی خۆمانە بەش دەکەی؟ بەش دەکا ئەگەر لەچی لۆ جنوب نەڕوە ئەرێوەڵ دەنێرو خۆ لە زیادی دەکا لێ هەرزانیش بۆ ئەرز و تەلەبە کە زۆر دەبی هەرزان دەبی کە کەمە عالم لە دوو دەگەڕێ بەگران دەکرد. ئێستا چۆنەوە ساکە؟ ئێستا ئەن وڵا زۆرە ڕستق زۆرە ئەرزی نییە. ئەرزی زۆرە بازار نییە. فعلا. باشە بۆ بەرهەمی خۆمانە ئەوها لە بەو شێوەیە هۆ کار چییە بەڕای تۆ ینی؟ بار ناکرێ. بار ناکرێ. ناستە دەرەوە دی؟ ناست دەرەوە. ئی خۆمانە کەس نایەوێ؟ کەس نابەێ ناگەڕێن بێ. زۆرترە لە خۆمان زۆرترە. ئێ بۆ ناستە بەغدا بۆ ناستە بێتەوە کریاری لێ بندرێتەوە بستە دەرێ بفرۆ مەجال بدەن بخەرت بازە دەرێ نییە. بازارەکە بازاری هەیە کەس لە خواردنی واز نانیست دگت لە جنوب بازاری نییە. لە جنوبیش بازاری هەیە ئەوان چندێک ئی خۆیان هەیە لە ڕێژ گومر و زۆرە ئەوانیش دەبەر ئەوان نابن. ئەوان لەبەر ئێران لێرە نابن. لەبەر ئێرانێ نابن. بەغدا و ئێران ئەلعان هیچ فەرقی نییە. یەکە. بەرهەمی کوردستانیش دەڵێن نەخێربانێ. بانێ. ئەوەیە. باشە. ماندوو نەبی. بەخێر بیبراهیم. پێم بڵێ ئەو خیارەی خۆمانەیە بێگانە. ئی خۆمانە هەولێرە. ئی هەولێرە. بەڵێ. کیلۆی بە چەندە؟ کیلۆی بە 150 دینار. 150 دینار. 150. یعنی علاگەیەکی لەم شێوەیە بە چەندە؟ علاگەر 2002 ڕوبعێکەوە دەرەچێ. باشە ئەوە بە کیلۆی بە 150 دینار بۆ خاوەن جوتیارەکە دەردەینی یان ناین؟ ناوەڵە دەرنایە بەس چی بکات؟ بازار هەیە یان نییە؟ ناوەڵە سەرم ناوێ. یعنی کیلۆی بە 150 دینار لە گومرگی هەولێر لە عەلوەی هەولێر خیاری خۆمانە بازاری نییە. نییە. بۆ بازاری نییە کاکە 150 دینار پارەیە؟ بازار نیە خەڵک دافرۆشرێ. دەیباتەوە کابرا مەعاژ نییە پارە نییە. باشە بەس خیاری بێگانە هەیە لێرە؟ نییە. لێرە مەمنوع کراوە؟ ئێستا بگەڕێی خیاری بێگانە نییە؟ نییە. بەس خۆمانە هەیە. بەس خۆمانە. خۆمانەش لە پێویستی خۆمان زیاترە. بەڵێ زیاتر. ناستە دەرەوە؟ ناچێت. بەخێراتی برای بەێ یعنی کاری کوشتتوکاڵی کار کوشتتوکاری دەکەین شفتی خۆمانەیە دەینە بازار دەسبێن قڵبێنە ڕژەوەتە
ئەو شفتێ ئەو باشە شفتێ جوانە قلم لێ نەفرۆشتیە برکوێ مارەوە ئەو باش یعنی بازاری شفتی نییە والله قلم لێ نەفرۆشتیە یەقڵ لە دوونی عەسری ڕام گرتیا لەکەی نێکەوە دوونی عەسری ڕام گرتیا دوونی ئەری ئەسری والله بۆ بازارنی گران دەفرۆشی دیارە 150 دینار چیلۆی چیلۆی چیلۆ 150 پێ کەس پێش ناداتن بە 150 ئەری دینار والله کەس پێش ناداتن بازاری نییە بازار هیچ نییە. لەبەر چ بازاری نییە والله بازار ناو خۆمان ئەتو دەرێ بە 150 کەس دێرە لێ ناکڕی بەس لە بازاری هەر چۆن بڕۆی ینی لە 300 کەمتر نییە شفتی ئێکاکەویش دەک ناوی سفارش بکاتن حکومەت سعرەش دانانێتن خەرکاگە سعرەش دانێ زەرە ناکاتن باشە پێم بڵێ حکومەت سەری دانانێ دانانێتن 150 دیار پارەیە پارەی علاگەی نییە 75 دە بەشکری ڕێ 75 ئەدی عەمەلا ئەو شفتێ بەرهەمی هەیە بۆ تو بەو شێوەیە گەر والله شوف سامو زەرەرە هیچ قازازی نییە قازانجی نییە هیچ. باشە بۆ شفتی تۆ نافرۆشێ شفتی تکە دەفرۆشێ هەر ناکە بازارەکە ڕەخیس هیچ ناڕشتی چۆن هیچ نافرۆش هەرزانە بخۆی هەرزان زۆر و شفتی هەرزان لە دەرەوە دێ نی هیچ لە دەرەوە نابەس بخۆی هەر زۆرە زۆر زۆرە زۆر بەرهەمەکە زۆر بەرهەمەکە زۆرە کەوایە تو وەکو جوتیارە دەواتریش بەڵا لۆ بارەکریش پارەی ناکاتن دەستە چێن دەرێ والله لۆ بەسڕایە لۆ چێ دەستی بارەکە بەرهەمەکە زۆرە زۆر باشە بەس هەر بۆ هەولی و دۆک و سلێمانی زۆرە ناشە دەرەوەش باشە بۆ ناستە بەغدا بۆ ناستە نازم ڕێگانی کاکە لەو عەرەبان ژبار دەکەن ئیسپە سایەوە ناستا حەشتیان زۆرە بەس کاکە ناڕوە ئەو هێ نازانم هەرزانم لەگە یە بە پێ ڕادەکە ناڕوە ئەوە تاکەی وای بەسەر دێ وەسەکە تاکەی بسمەوە بەجی بێلم بەچی بێلی لەسەر کرۆنەش نیمامە سعرەکەی دیارەکە سعرەکە دیابی دەڕواتن هیچ پارەی ناکاتەوە ئێرانی هاتی ئافرێ شفتی ئێرانی دێ شفتی ئێرانی بڕۆ ساعت 4 ڕێ لە 5 ڕێ لێ ئێستا لیتی ئێستا لیتی ئێستا ئەم جوتیارە شفتەکەی نافرۆشە شفتی ئێرانیش لە بازاری مەیە زین لەبەر چ دێ ینی چێ قوبول دەکا زین خوا لەبەر قوبول چێ؟ دەکا بەرێ. جوتیارێک بەرهەمی ساڵێکی نەفرۆشێ کابرای جوتیاری ئێرانیش لە ئێرانەوە شفتی بنێرتە بازاری کوردستان ئەخ چۆن دەبێت والله برێ زین لەبەر چ دێ برا هەر سیارەی تقریبا 5 میلیۆنی گومرگە ئەو کابرای نردێتی کیلۆی 250 دیناری گومرگدا ئەوە بە 150 ئێوە لاو نافرۆشێ هەیە توش بۆ هینایەتی بەرهەمی تۆ باشتران ئێرانی والله ئیمە خۆ باشترە ئیران نازانین لە بەنە هەرکەونیشە هەموو تێک چوە دی عسرەوە کەس نارەما لە چێ پارەشە پێش نادرێتن عملەی کەوایە دەبی بەرهەمی بێگانە قەدەغە بکرێت دەبی قەدەغە بکرێت سعرێک دیاربی سعرێک دیار بێگە ڕبعی بکا باشە بەچەند کڕیەوەی بەچەند کڕی والله كاغا خسمه بين ست وانا بەچەند کڕی بين ست بە 500 دینار قاري والله هەرزانە هرزانه زور هرزانه زۆر هەرزانە. بغر انا من فلاحه طماطم الاولى صندوق باء بين ست صندوق بطاله وطماطم بسطوا بۆ هەرزان بووە مشکل بۆ والله هرزانه بس دينار بەرهەمەکە زۆرە ها بەرهەمەکە زۆرە طماطم زوره ها طماطم زور. هاري والله زور کیلۆی بەچەندە ئەو تەماتەیە وڵا تەماتا دەرێن بە 150 کەس ناکە کیلۆی 150 دینار بەخوای کەس ناکە ئەو تەماتە سۆرە جوانە هەموو لە سەرێک بەرگی بە 125 دەدام بە 125 دەدام چەند سندوقت هەیە وڵا نازانم چ 50 کیلۆی تەماتەی خۆمانە بەڵێ بە 125 مشتری نییە ئامشتری نییە ئەی لە بازار بۆ ئەوەندە گرانە وڵا ویجا ئەوە هێستا فەقیرێک بچێ لە دوکاندارێک بکڕێ لە سوپەرمارکێتێک بکڕێ کیلۆی بە 1000 دیناری دەداتێ کاکەزانە کوادە پێت برێ ئەوی فەلاح قوربەسەریل و فەلاحە بەقالیش تێدا گەوزی بەقالەکە قازان ئادیا ئەو قازانجا مەخزە بە سەدی بکەی بەس 200 دەفروشتەوە هەندی مداگاتی ئەمە ئەتم دەبینی بەڵێ ئەوە بەرهەمی ساڵێکتە ئەوە بەرهەمی ساڵمە ماسراف ئەمەلا ئەو ساڵکانەش دەچم لە بازاری دەرێ 3000 پێ بە 1000 3000 ئەجاجەم باشە حاجی تۆ پێم بڵێ ئێستا وەزارەت حکوومەت بەرپرسان گیان لە تۆیە چی بکرێ باشە بۆ ئەوەی ژیانی تۆ حکوومەت دەڵێ ئەمە دەبێت سەرچاوی داهاتمان زیاد کە چ بکرێەوە بەڵێ وای ئەوە سەرچەوەی دەهاتە وەکو تەماتە ئیرانی و تورکی ئەوانە دێن خۆ تۆی نەسا پشتەوەیەک بە هەتا هزاری پێدەدات یەکی وەکو مژی بەرێ خۆ بدێ نەماوەشمانە تشتەمەیە شۆڵۆمە ئەوە ینی ئێستا بەرهەمی تورکیەوە دێ وڵای نەمدیتە نەدیتە نەمدیتە. باشە ئەوە بۆ نابتە ئاوی تەماتە دۆشاوی تەماتە ئێستا تۆ ئەو شوالای لە حکومەتی بکەن بەڵام معمەل هەبی داوڵەتمان لێرە نیە معجومخانە پێ ناکرێت باشە پێم بڵێ بەس تەماتە شفتی وەزئی خراپە ینی زۆر هەموو شتێکی هیچ ئێستا کودی بووتە 200 دینار 250 دینار خیار بە 200 دیناریە
تەماتە لە 100 دیناری هەیە هەتا دەگەشتە 150 دینار یعنی جواتری ڕسقمان ئەو جەوە لێ دەکات لو لەبەر لەبەرەوەی ئێستا هیچ بەرنامەکمان نییە لۆ کشتتوکاری بەرنامە ئێستا ئەمە وەختی خۆی وەخت خۆم لە ساری 92 لە علوێنە هەتا ئێستا وەختی خۆی معزون تەماتە هەبوو لە بەغدای هەبوو لە كربلاء هبو لا حريريش داندرا لا حريري داندرا حقدي لك فلاعي داك 250 دينار كيلو طماطم اللي ورد اقل بازاري ب 250 دينار كم تربا يكسر له وين دروي معمل كوايا كارجا ما بيوستا الا صار ما كارجا حكومات كاكا برهم مان هي بس كارجا ما بيوستا بس كارجا مان برهم ما هي او تروزيا يخومانيه خومانيه همش تخومانيه او استوى عالم علاقه بدون 1000 دينار ياك علاقه كامل بس وسطها ناسقني ناسكه ب 900 دينار توي بين بلي شنو يتسر هذا وستي لسر فلاعي يعني لا لسر ايوه لسر استعفتا بينز دينار 100 دينار تقريبا عفتا بينز 100 دينار 100 دينار والله اول بازار بو سرنيه كاكا خدشي فقير لسر زاده بو سعر ناكر باو غير ناكر نانا باو وسطها ناسكه كي وي ب 900 دينار يا او بتسندك او علاقه بدون 1000 ليره لبازار جوان ب 150 دينار بالكيلو شلوي كوايا اقر فلاح او وسطها فلاح اقر ب 100 دينار بدا بقى لك 150 دخل زياتريش استقلال ايه لنرخ استقلالك زين تساويش مصرفيه كم دفروش روش علاقه دفروش بازار بقوه بس تسرسقك زورو برهمي يعني همو يستا طماطم منصوره بياز منصوره خيار منصوره كودي حرتي دتوي له ولري خما هي تامش خوش له هم دنيا برهمي خومانا زميدي يستا كيلو باميه ب 800 دينار حتى 1000 دينار اوش خومانا اوش همو يسي خومانا بيغانا دي انا امنيت ما هرهيس كيلو لا بس يوزنو سينغناكم لو قوم لا دقمان اغنانيه باشا تمره وبا انساني تويا بله من بتسند كيلو 150 دينار 150 دينار او چندره وبا انسان او گاینجا يعني هوليره برهمي خومانه بله هم خومانه بله بتسنده ب 150 دينار برهمي بيغانا هي لوي بيغانا لا باشا كاكا شتيكم تيبقين تو 3 سال ليله كسابتي دكي والله تقريبا 10 سال دبي 10 سال شتكم تيبقين من بوخم براسي لو حالي نابم دم حالين بكن باشا زوتياري ايما تنيا خيار دتسيني شفتي دتسيني تماته دتسيني باينزان كاكا اي يعني بو برتقال مانيه بو سيو مانيه بو موز مانيه بو برهمي يعني ميوه مانيه كاكا بوتشي برهمي ميوه وش بيبرم ميوه او انا زاري برهم اتولوي هیچ یک نییە یا کەسێک نییە لێ وەرگری بۆ 150 دینار 100 دینار کابرا هەموو لێ زەرەرە سێ و پرتوقال ئەو شتانەی لە چێن دەربەرهەم بینی بە ئەدیکو بە پشتیوانی شێ بەرهەم بینیتن ینی بەکەلک نایە بەکەل نایێت باشە خێرەکە لەوەدا لە سێوێکدا یان ئەگەر حکومت پشتیوانیت بکات خێر لە هەموو شتێکیدایە بازارڕێک ئێستا بازارڕەکە ئەوە گریمان تۆ پێ دوایە حکومەت لە ڕابردوو پشتیوانی نەکردووە ئێستا چ بکرێ باشە بۆ ئەوەی جوتیارێک تۆی کاسب لێرە قازانجێک بکەیت چ بکرێت وڵای بە خۆت وا دەبینی وەسعەکەی کۆیە چ بکرێت حکومەتی ئێستا کاکە هەناردە دەرەوە وڵات بکرێتن هەناردەکردن بۆ دەرەوە بازار بۆ دەرەوە بەڵێ یعنی گرنگە بستە دەرەوە دەرەوە ڕێگرە لەوەی بەرهەمتان نەنێرنە دەرەوە چێ ڕێگرە ڕێگر ئێستا ئەوە ڕێگانادا ئێستا ڕێگانیە ئێستا زۆربەی زۆری ڕێگانی لۆ جنوبی هیچ سیارە هەی داخل جنوب داخل نابێت سارە جنوب ئەگەر هاجری عرب بێتە نێرە داخل بێ کێشەکەەوە هەست حەڵ دەبێت تۆ بۆ خۆت جوتیاری زوتیارم فەلا پێم برێت چ بکرێ باشە بۆ ئەوەی ژیانتان باشوێ دەبینم هەمووی ماندووبوونە بڕۆ لەوێرە هەمووی ئیزدیعامەکە ساعەتی گچکە هەر پیکەمی فەلا 10,000 ئەوی دەکردی 10,000 یەک پیکەم 20,000 لێ دەستین بۆ ئەو هەیە دەچێ دەرێ جارهێ نافرۆشێ هەتا نیوڕانێ بچێ دەرێ هە 20,000ەکەی دەوێ بفرۆشێ نەفرۆشێ بەخوای لەوێرە فردە ئەو 20,000 کابرای خاوەن نووسینگە دەڵێ کرێم لەسرە پارەم لەسرە زەریبەم لەسەر میسال ناو قسان دەکات چەم کەم کرێتەوە باشە وەڵای ئەم نازان چەند کەم برێتەوە تۆی جوتیار دەزانم ئەلعان ئێرە مەمنوع نابی گندۆرە و شفتی لێرە بفرۆشێ کە یە 30,000 دینار غرامەیە پیکەم 20,000 دینار غرامەیە دەرە ناوی بفرۆشێ لێرە مەمنوع کەوایە پێویستی بە ڕێخستنەوە هەیە هەرێ وەڵا حیسابی ڕێخستنەوەیە حیسابی هەر ئەگەر بەو شێوەیە وا بڕوا جوتیار دیسان زەرەری هەری حیسابی زەرەریە هەری وەڵی هەریەکیت بە دەفتەری مەسرف کردێ نایەتەوە پارەکە نایەتەوە باشە دەست خۆش بێ ئەوە چی بەرەمی خۆمانەیەوانە کاکیم ئەوە خۆمانە نییە
بۆ خۆمانە نییە چێوە لەبەرچ نییە بەڕای تۆ وەکو کاسب کارێک لێرە والله نییە جوتیار نایچێنی ناچێنی هەموو زەر دەبتە زەرت دەبتە زەرەر لەبەر زەرەر ئەدی ئێستا ئەوە چیلۆی بە چەندە والله تقریبا 1100 بە 1100 بەڵێ خۆخ چیلۆی بە 1100 بەڵێ بەڵام خیارێک بە 100 دیناریە کەس دەی ناکڕێت کەس ناکرد باشە خۆخ بە 1100 لە چێوە هاتووەوە تورکیا لە تورکیا هاتووە کەوایە جوتیاری خۆمان بەرهەمی میوەیان نییە میوان نییە کەمە ئیتاجی خۆ کە دەیچێنی حەف سارە ساڵ لە پاش حەفساری زەعیف دەبی بەرەکەی گچکە دەبتەوە جوان نابی زەرریشە کابرادەێتە خۆمان هەبوو مدەتەکە هەفتەك دوو هەفتە بە 750 بوو ئەوەش دێ بە 1100 لێرە بە 1100 خۆمانە بە 750 بوو کەم بوو مدەکەی کەمە دوو هەفتە دێتن قەیسی شەروار دەڵێن بازار نییە بەشێکی زۆر لە جوتیاران دەڵێن بازار نییە بۆ بازار نییە بازار چێ ئێستاکە پەتاتی تورکی لە بەڕادی پڕە پەتاتی ئێرانی لە بەڕادی پڕە پەتاتەمان بە 200 دیناریە پیازمان بە 200 بەرهەم دێ بەرهەم دێتن کوونە ئەدێگە دیسان دێ واللهی ئەم نەمدیتێ برم بدێتم بەس ئێستا هەیە ئێستا لەناو باشە بڕیارەکانی حکومت چۆن جێبەجێ دەبی لە حکومت دەڵێ نابی ئەو ڕسخە بێ بچکە بەرهەمی خۆمانەوە جێبەجێ دەبی لە واقع نەخیر بەس ڕست خۆمان گەلە زۆرە جێبەجێ دەبی یان نا جێبەجێ نابی کەوایە بەس بڕیاری سەر کاغەزیە ئەم بۆ بەدڵنیاییەوە دەڵێن یاخود هەر قسەیە دنیای ناوەتە وەرە سەد با ئەوە پێشاندەم ئێستاکە ناوگو مرجی ڕستی بێگانە ڕستی بێگانە زۆرە لە بازار بێگانە بە قورآن ڕسکی بێگانە زۆر نییە برێ زۆر بە ڕسکی خۆمان گەلە زۆر ناستە دەرێ ینی ئەوچنە ڕاتن مانەوە سەفیاتی نابیتن نابیتن ئەدی ڕێگیرا ڕێمونە مەسەرەن ئەگە عارب بن ئەلیرکوانە بارکەن هەڕێنی عاربیش بێت ڕسکی بارکات ڕێگای نادەن ڕێ نادەن فەقیری کابرا سبەنێ دەبیست عاشەش بگەڕێتەوە کابرا سایب لۆری ئەلیرکوانەکەش بێ ڕستی ئەو بێ بازارێ زەرەر بۆ چێ زۆر فەلاحیە فەلاحیە پێویستی بەڕێخستنەوەی هەیە و گومرگە لە مەسەلەی سەعر لە فرۆشتن بەرهەمی بیانی نابی بێتە ئێرە ئەگەر بەرهەمی بیانی ئێستامە هەموو زەرە دەکەن ئێستا وەرە تەسویرم پێ لە موبایلی کە لەمون چێرایتەوە ئێستا وەرە دمە ناشنای کودیم هەموو هیشک بوو هەموو چێرایتەوە هەموو یعنی باڵگە پێت دەرێ زەرت کرد ئارێ وڵا ئێستا کەوەرە 50 دۆن شینایە بەخۆی کەلەمە چاندووە کەلەمی شێ ئێستا بێگانە لێرە کەلەم نازم ئێستا منم وایە کەلەم نازم هەیە نەچێرایتەوە چێلایتەوە دیسە چ بکە حکوومەت باشە بەڕێنگۆ چ بکرێ بە قەتع بکرێت حدود قەتع بکرێت داخستنی حدودەکان لەسەر ڕسقی بێگانە قەتع بکرێنێتن بە هیچ نەوعگنێتن ئەگە پەتاتێ ئەگەر پیاز ئەگەر کەلەمە ئەگەر هەر ڕسقەکە ئەو تەماتە زۆرە تەماتە زەهەبی پێدرێت زەهەبی دەرەجەیەکەکەیە ئەوە دەرەجەیەک چەند سارە بەچەموو 600 700 500 ئێستا بە چەندە 150 125 تەماتەی خۆمانە سەلەکەش دەکڕی تەماتەی خۆمان حەمەلە عاد بە ئیجار هەموو شتێک زەرەر ئێستا دوی دەرناینە نەکە پارەی عملەکە و پێشارێ بەس بەرهەمی خۆمانە نافرۆشیان بەرهەمی دیترشێ کاکە دەزای مەسلەکە چیە وەختەکەیمە مەوسمەکەیمە ئەو هەیە هەموو ڕستەکانیمە هەموو قوتی فەلاحیمە لەسەر مەوسمی هاوینێ هەموو خۆی حاضر دەکە هاوین ڕستەکەی دەگاتێ کە دەگاتێ لە هەموو کوردستاندا هەتا بۆ عێراق بێ وەختی دەگاتێ کە وەختی دەگاتێ هیچ شوێنە لۆ هیچ شوێنێ کەم دەڕوە ناڕوە حاسێ دەبی ئەو ئەشیایە کە دەردەچی ئەو غەراز ڕستێکە دەردەچێت زیاترە لەوەی کە تەڵەبی لەسەرە کابرا دێ لێرە ئەوەی پێویستی خۆی دەبا و دەڕوا ئەویدی زیادە لە حەدی خۆ دەبینێتەوە کەماوە زیادە لە حەدی خۆمان لە حەدی خۆمان زۆر زیادە کەوایە ئەمە ڕاوەستین ئێستا ئیش نەکەی ئیش نەکەین ئێستا تەماتەمان ینی بە 100 دیناری دەدەین ناڕۆ ئێستا یەک دقیقە ینی بڵێنە جوتیار کاکە ئیش مەکە ئەی چارەسەر چییە چارەسەر ئەوە بتوانی ئێستا لە ئێران لە عێراق دێ لە تورکیا لە عێراق دێ ئەمە ڕای بگرین دەرچوونمان نییە نا ئەوە ڕاستی نایە ئێستا تۆماتی تۆماتی چی ڕاستە بە 100 دیناریوی ئەرزان بوو بە 200 دیناریوی کابرا لەوێ 300 دینار مەصرفی دی ناینی بەس ڕسکەکە لێرە زۆرە ناستە ئێران لۆ ناستە ئێران بەخۆی تەماتە لە ئێران لۆ ئێرە بێتن 350 دینار ڕادەوەستی ئەمە تەماتەی خۆمان بە 100 دیناری دەدەین ناڕوە ئێستا مە پێویستیمان بەکارگە نیە و تەماتێ بکاتە بەکارگە معاملەچی ئەوە کاکە لۆ تەماتی کردەوە کارگە مازوودە چ لە خیاری دەکەێت چ لە کودی دەکەیت چ لە بانجای دەکەیت کارگەی هەری ڕاوەستا چەند سارە بەلاش ڕاگرتیان هەنی ئێستا بە هەزاران تەن تەماتە لێرە خەسار دەبی کارگەری بەلاش ڕاوەست
کاک حوسێن بە سەرەتا بزانین ئێمە سەردانی بازاری سەوزە و میوەی هەولێرمان کردووە حاڵی جوتیارانی کوردستان خراپە تەماتە خیار باینجان پەتاتە هەمووی لەو گۆڕەی کەوتووە بازار نییە ئێوە بەڕاستی ئاگاداری و ڕەوشی جوتیارانی کوردستانن یاخودن سپاس بێگومان حەزەکەم بۆ معلوماتی بەڕێست و سەرجەم جوتیارانی خۆشەویست ئێمە ڕۆژانە لە پەیوەندیین لە ڕێگەی چەندین کەناڵە لە جەنابی وەزیرەوە هەتا هەمومان و ئاگاداری هەموو ڕەوشەکەین کە چی ئەگوزەرێ بۆ ڕۆژانە بە لیست بۆمان دێ لە عەلوەکانەوە کە چی بەرهەمی ناوخۆیە و چی بەرهەمی هاوردەیە کە لە دەرەوە ئەوە بۆ وەڵامەکەی بەڕێزت کە ئێمە چەند ئاگادارین بەڵێ ئاگاداری تەواوی هەموو بابەتەکانی و ڕۆژانە لە پەیوەندی داین لەبەر ئەو بابەتە باش ئەی بۆ حاڵی بازارەکە بەم شێوەیە جوتیار دەڵێ کاکە پارەی ئەو سەلەیە کە تەماتەکەی تێدەکەم بۆم دەرنایێنێ بەداخەوە ئێمە نیگەرانین لەو دۆخەکە کامەران ئێمە بەڕاستی یەکێک لە گرفتەکان هەموو جارێ ئاماژەی پێدەین ئەوەیە کە بەرهەمەکانی ناوخۆ هەمووی بەیەکەوە پێدەگا و دێتە بازاڕەکان بازاڕی ئێمە بەداخەوە تەنها متمانەمان لەسەر بازاڕی ناوخۆیە و پاش ئەوەش لەگەڵ شارەکانی تری عێراق یەکێک لە لێکەوتەکانی مەسلەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ نەمانی ئەو پەیوەندیە لەگەڵ بازرگانەکانی شارەکان و ناوەڕاست و خواروی عێراق کە ئەوە دەرفەتێکی باش بوو کە بەردەوام بازرگانەکان لە پەیوەندیدان لەگەڵ یەکتر بە پێی نرخەکان و بە پێی ئێمە کەشوهەوایەکی جیاوازەیە لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ شارەکانی تری عێراق ئێمە وەکو کشتتوکاڵ ئەوە خاڵێکی زۆر ئەرێنی ئیجابیە بۆ مەسلەی کردی کشتتوکاڵ بەڵام وەکو ئاماژەم پێدا نەمانی ئەو هاتوچۆ و چڕانی بازرگانەکان ئەمە یەکێکە لە بەتایبەتی لە بەڵام تۆ وا باز دەکەی کاک حوسێن کە کێشەکە کاتێبی کۆڕۆنە دروستی کردووە جوتیاران دەڵێن جوتیار هەیە دەڵێ 20 ساڵە من کاری جوتیاری دەکەم حاڵی مە هەر ئەو حاڵە بووە وەزارەتی کشتتوکاڵ هیچ پلانێکی نییە بناغەکە پێویستی بە بناغەیەکی پتەوە ئەوەی ئێستا هەیە زۆر لە ئێمە پلانمان نەبووە بەردەوام پلانمان هەبووە بەڵام وەکو باسم کرد لە دوای قەیرانەکان بێگومان کشتتوکاڵ هەموو وڵاتە پێویستی بە پاڵپشتیە پێویستی بە دەعمە ئەمە یەک خاڵی دووەم ئەنج دۆزینەوەی بازار و ئەنج بە پیشەسازیکردنی خۆراک ئێمە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی پێش ساڵی 2014 بە چەندین شێواز پاڵپشتی جوتیار کراوە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی وەکو بەرپرسانی وەزارەت لەو کاتەشان ڕازی نەبووین لە بڕی ئەو پاڵپشتی کە دراوە بە جوتیاران لەبەرەوەی بەردەوام ئێمە ئێستا من بە جوتیارێک گوڵم کاکە حکوومەت پاڵپشتی کردووی ئەڵێ کاکە زەحمەت نەبێم قسانە مەکە تۆ ئێمە ئەڵێم یعنی لەو کاتەشا ئێمە ڕازی نەبووین لە بڕی ئەو پاڵپشتی کە ئێمە کردومانە ئەوە بەمانەتەوە ئێڵم بۆچی یعنی لەو کاتەشا زۆر جار ئاماژەمان پێداوە بەپی ئەو بودجەیەی کە بۆ کشتتوکاڵ تەرخان کراوە ینی لە سەدا دوو تێپڕش نەکردووە باشە پێم بڵێ کاک حوسێنجیان ینی ئێمە تەمەشا دەکەینێ هەرچی سەرمایهدارە دێ پرۆژەی نیشتەجێبوون بۆ من جێبەجێ دەکات لە کوردستان ئەمڕۆ تەماتەیەکی یەکجار زۆر جوتیار زیڕێی دێلەوەی بازاری نییە بۆ کارگەیەکی ئاوی تەماتە دانانێن بۆ خەڵکێکان نادەن ئێمە ینی بەرهەمەکانمان بیکەین بە قوت و استفادەی لێ ڕاست ئەوە کە کەمرەیەکێک بووە لەو با بڵین کەم و کوڕیانەی کە لە پێشووتر هەبووە بەڕاستی وەبەرهێنان بە شێوازێکی عەشوایی بەبێ بەرنامە وەبەرهێنان کراوە و بە پێی ئەوەی کە ئێمە ئامارەکانمان لە بەردەسایە ئەویش بە هەمان شێوە ئەو ڕادی وەبەرهێنان کە لە کشتتوکاڵ کراوە لە سەدا 1.6 1.8 تێپەڕی نەکردو ئێستا پاش دەست بەکاربوونی کابینەی نۆ بەداخەوە ئەم کێشە و گرفتانە شاتە بەردەست ئێمە یاسای وەبەرهێنان ئەوە جەنابتان ئەزانن خەریکە هەموار دەکرێت بۆ تێگەشتێکی باش دروست کراوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە کشتتوکاڵ تەنها پەیوەند نییە بە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانیە بێگومان پەیوەستە بە وەزارەتی بازرگانی پیشەسازی پەیوەستە بە دەستەی وەبەرهێنان پەیوەستە بە وەزارەتی دارایی چی دەکەن ئێستا چی دەکەن ئێستا چی کابینێ چی دەکەن بەڵێ ئێستا
لە ماوەی پێشوودا لە هەفتەی دوو هەفتەی ڕابردوودا بۆ یەکەم جار بۆردێک دروستکرا بە ناوی بۆردی باڵای پەرەپێدانی کشتتوکاڵ بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگری سەرۆک و وەزیری خوێنددارەکانی بازرگانی پیشەسازی دارایی وەزیری پلاندانان وەجگە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرۆکی دەستەی وەبەرهێنان کە هەمویان لەناو ئەم بۆردان چۆن پەرە بدەن بە کەرتی کشتتوکاڵ چۆن بە پیشەسازی بکرێت و چۆن هانی وەبەرهێنان بدرێت لێرە کشتتوکاڵ کرێت لە ماوەیەک پێشودا ژمارەیەک پرۆژە ڕاگەیەندا لە تەواوی هەرێمی کوردستان بەشێک لەو پرۆژانە هەمووی بریتین لە پرۆژەی دروستکردنی ژێرخان بۆ کشتتوکاڵ. کێشە و گرفتی جوتیارانی هەرێمی کوردستانمان هێنایە وەزارەتی کشتتوکاڵ کە باسییان لەوە دەکرد بەرهەمەکانیان بازاری نییە لە جیاتی ئەوەی قازانج بکەن ئێستا لە زەرەردان. وەزارەتی کشتتوکاڵ دەڵێت لە ڕابردوودا ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان پلانێکی ئەوتۆ نەبوو بێت بۆ ئەوەی خزمەتی جوتیارانی هەرێمی کوردستان بکات، بەڵام لە ئێستادا خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆردێکی پێکهێناوە کە دەبێت بۆ لە مەودووە ڕەوشی کشتتوکاڵ یاخود کەرتی کشتتوکاڵ بە هەمەهەنگی لەگەڵ هەموو وەزارەتەکان دەبێت بایەخی پێ بدرێت بووە بۆواش بێت هەم جوتیارانی هەرێمی کوردستان قازانج بکات هەمیش ببێتە سەرچاوەی داهاتێک شان بەشانی نەوت بۆ نێو هەرێمی کوردستان. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.